بەناوی خوای گەورە بەڕێزان و ئامادەبووان سڵاوتان بێت چەند سات پێش لە هەڵمەتی 16 ڕۆژەی 25 نۆڤەمبەر ڕوبەڕووبوونەوەی تونتیژی من بەخشان محەممەد سکرتێری ڕێکخراوی لە شەپێدانی ئافریقانی کوردستان ئەمڕۆ 27 نۆڤەمبەر لە پارێزگای هەڵەبجەین ئێمە وەکو گروپی پاراستنی خێزان ئەم گروپە کە پێک هاتووە لە چەند ڕێکخراو و چەند کەسایەتیەک لە ساڵی 2020ەوە ئێمە ئەم گروپە دروست بووە چەندین چالاکیمان هەبووە چەندین کاری باشمان ئەنجام داوە ئەم ساڵیش بە بۆنی 25 نۆڤەمبەرەوە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونتیژی هەڵمەتێکی وشیارکردنەوەمان هەیە بۆ خستەخانەی منداڵبوون لە پارێزگای سلێمانی کردومانە ئەمڕۆژ لە هەڵەبجە لە کەلار و لە سۆران و لە ڕانیە بە خۆشحاڵیەوانەیە لێرۆ سوپاسی ئەنجومەنی خانمانەکەی کە سەپۆرتی ئەم پرۆژەی ئێمە کردو ئەم پرۆژەیەش تایبەتە بەو ئافرەتانی کە لە کار دەکەن لە ناو ساڵی عملیات لە ناو ساڵی منداڵبوون و هەروەها پەیوەستن بەرکەوتیان هەیە لەگەڵ ئافرەتانی دووگیانە وشارکردنەوە و تەوعیەیە بۆ ئەو ئافرەتانە و بە تایبەتی بۆ خستەخانەی منداڵبوون ئەم حاڵەتانە هەیە ئەمە حاڵەتێکە لە هەموو جیهانە هەیە نەک بڵێن هەر لە سلێمان و نینەکانە بەڵام بۆیە ئێمە بە تایبەتی ئەمەمان هەڵبژان لەبەر ئەوەی هەم کاتەکەی هەفتەی بەرەنگاربوونەوەی تونوتیژێ هەم ئەو تونوتیژانش کە ئەنجام بدرێ لەو ساڵانە ئێمە بە تەحلیل ناڵێن فڵان خستەخانە و فڵان شوێن بەڵام هەیە وجودی هەیە بۆیە ئێمە دەستمان ناوە بەم کارە و هیوادارین جێی خۆشی بدەیە خینە سەر ئەو گرفتانە و بە دوواداچوون بکەین بۆی هەتاوەکو بتوانین بە قەدەرێکی باش کە کۆمەڵگەی کوردی یەکێک لە سیما جوانەکانی بریکانی ڕاگەیاندن یاخود بڵێن من نەرمین ئەحمەد عەبدوڕەحیم ئەندامی سکرتارێتی یەکگرتووی کوشکان یەکێکین لە پێکێنەرانی گروپەکە گروپی پاراستنی خێزان دیارە بەڕێستان ئاگادارن کە ئەمڕۆ لە هەموو جیهانە توندوتیژی هەیە بەرامبەر هەموو تاکەکان بەگشتی و ئافرەتان بە تایبەتی بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە ئەمڕۆ خزمەتێک بە ژنان بکەین بە تایبەتی وەگەڵێت چین و توێژێکمان بە ئامانج گرتووە کە ئەویش کارمەندانی و فەرمانبەرانی ساڵی ولادەن هۆڵی مناڵبوون کە بەڕاستی چکە لێرە و لێ زۆر جار ئەبیستین کە زۆرێک ئەو لەو ئافرەتانی کە یەنە ناو هۆڵەکەەوە بە مەبەستی منداڵبوون هەندێک توندوتیژیان بەرامبەر ئەکرد ناتوانین بڵین لە هەموو شوێنێک بەڵام کێشەکە هەیە بەڕاستی بۆیە بە پێویستمان زانی ئەمڕۆ ئێمە لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەو خزمەتە بە فەرمانبەران بکەین و بە ژنانی هەرێمی کوردستان بەگشتی و گروپەکەشمان تەبعاً لە ساڵی 2020 کە کۆمەڵێک ڕێکخراو بوون هەستمان کرد کە بەڕاستی ئەمڕۆ کێشە خێزانیەکان زۆرە ئامانجی گروپەکەمان و هەموو چالاکیەکانمان خۆی لە خزمەتکردن بە خێزانی کوردی و تاکی کوردی خۆی ئەبینێتەوە لە مناسبەکانە بە تایبەتی چالاکیەکانمان چڕەکەینەوە و هەروەها زۆرتر خزمەتەکەین بە خێزان بە ئافرەتان و چالاکیەکانمان هەموو ئەو ڕێکخراوە بەڕێزانەی کە بەشدارن لە گروپەکەیە کە ژمارەیەکی زۆرن بەڕاستی بەڵام مبادرەکە و دەست پێش خێرەکە لە یەکگرتووی خوشکانەوە بۆ لە ساڵی 2020 ئەم ڕێکخراوە بەڕێزانش لە خەمخۆریان بۆ خێزانی کوردی بەدەمەوە هاتوون و ئەتوانین بڵێن ڕۆڵێکی زۆر چالاکیانە هەیە هەموویان بە زۆر بەجددی و بە چالاکی کارەکەن ئەیش بەستیان خزمەتکردنە بە خێزانی کوردی و یەکێک لە کار و چالاکیەکانیشمان بریتی بوو لەوەی کە چۆن لە خزمەتی کارمەندانی تەندروستیە بتوانین